ئەمەی دەیبینن نووسەرێکی خەڵکی شاری سلێمانیە بە ناوی ئارام حەسەن کە کەمی خوێنەری کتێب و دۆستانی کتێب لە ئێستای هەرێمی کوردستان ناومێدیان گەیاندە ئاسێک کە ڕۆمانە بڵاوکراوەکەی لە بازاڕەکاندا کۆ بکاتەوە و بڕێ بداتە یەکێک لە ڕووبارەکانی ناوچەی شارباژێر. ئەم نووسەرە لە ساڵی 2011ەوە ڕۆمانی ژینبای لەسەر ئەرکی خۆی چاپ کردووە کە وەک خۆی دەڵێت بۆ چاپکردنی ڕۆمانەکەی ناچار بۆ ئۆتۆمبیلەکەی بفرۆشێت. دوای 2 ساڵ لە چاپکردنیشی کەمی خوێنەر و شەیدایانی خوێندنەوە وەک خۆی دەڵێت ناچاریان کرد کە ماندووبوونی نزیکەی ساڵێکی بدات بەدەم ئاوەوە. ئەم ڕۆمانە بەر لەوەی کە چاپی کەم بەر لەوەی بیخەمە بازاڕەوە زۆر بەڕێز کە شێرزا حەسەن کە لێرەوە سڵاوم هەیە بۆی ئەو پێیوتم پەلەی لێ بکە چونکە شتێکی زۆر جوانە چونکە شتێکی نایاب و تازەیە بۆ ئەمڕۆ چاپی بکە و بیخەرە بازاڕەوە. شتێک نییە بڵێم فرۆشی نییە لەبەرەوەی بابەتەکە وەتێکی وای نییە. مەسەلە ئەوە نییە، مەسەلە ئەوە تەنها ئەمڕۆ خەڵکی ئێمە خوێندنەوەی فرامۆش کردووە، تەنها لاسایی ئەکەنەوە، یعنی لاساییکردنەوە کەشیان سەقەتە. ئەبیستم هەروە بە تەنیا بۆ خۆم ئێوارەیەک بێن بیخەمە دەم ئاو کەسیش نەزانێ، بەڵام با خەڵکیش بزانێت کە ڕۆمانی ژینبا کەوتە ئاوەوە. ڕۆمانی ژینبای ئارام حەسەن لە دووتوێی 337 لاپەڕەدا باز لە ئازارەکانی ژنی کورد لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان دەکات. هۆکاری چاپکردنی ڕۆمانەکەشی بۆ هاندان و پشگیری چەند نووسەرێکی دیاری کوردستان لە کارەکەی دەگەڕێنێتەوە. ئەم نووسەرە لە ئێستادا ڕۆمانێکی تری ئامادەی چاپکردنە، بەڵام دەڵێت ئەو ڕۆمانەش لەناو دەبات. ڕۆمانێکی دیکەشم ئامادەیە بە ناوی ڕیشی حەیدەرەوە. ڕیشی حەیدەر کە گزارش دەکەم لە کەللەڕەقی ئینسانی کورد، لەگەڵ ئەو کەللەڕەقیە ئەو نەهامەتیانش کە بەسەر کەللەڕەقهایەکی زۆرایەت لە وڵاتەکەمانە. ئەو ڕۆمانە ئێستا ئامادەیە بۆ چاپکردن، بەڵام لە لاپتۆپەکەم ئەویش کە ڕۆشتمەوە پاشێکەمەوە. ئێستا زۆر ئاسوودەم، هەستەکەم ماندووبوونەکەم نەما، ئێستا ئاسوودەم، ڕاحەتم، پێم خۆشەکە ڕۆمانەکەم چۆنە و ئاوەوە هەریش نەبێلانی کەم خۆماسیەکان شتێکی لێ ئەخۆن لە لاپەڕەکانی. ماوەی چەند ساڵێکە بە پێچەوانەی بەرزبوونەوەی ئاستی خوێندەواری لە هەرێمی کوردستاندا ڕێژەی خوێندنەوە و شەیدایانی کتێب ڕوو لە کەمبوونەوە کردووە. هەرچەندە ماوەی نزیکەی ساڵێکە لە شاری سلێمانی هەڵمەتی نیشتیمانی بۆ بە کولتورکردنی خوێندنەوە دەستی پێکردووە، بەڵام هێشتا ڕێژەی خوێنەران و دۆستانی کتێب لە ئاستێکی نزمدایە. با جۆرێک زۆرینەی ئەو کتێبانەی چاپ دەکرێت تیراژیان لە نێوان 500 بۆ 1000 دانەدایە. زۆرم پێ ناخۆشم بڕیارەی یاوە، چونکە پێم وایە پەلەکردنی تیا بوو، کاگارامێشاوەنیە فعلەن قەڵەمێکە شایستەی خوێندنەوەیە، بەڵام هینی ئەوە یانیۆنیە ڕەنگە خەڵنەی ناسی بێ پەلەی کردووە، تۆزی ئینسانە بێ لە نووسینە تەحملی هەبێ، بە تایبەتی لە وڵاتیەما کە خوێنەر زۆر کەم بۆتەوە، بەهۆی زیاد لە هۆیەکەوە خوێنەری کتێب، خوێنەری ڕۆژنامە، بەهۆی زیاد بوونی تەلەڤیزۆن و کەناڵەکانی ئینتەرنێت و این خوێنەر زۆر کەم بۆتەوە. ئارام حەسەن ساڵح ساڵی 1972 لە گەڕێکی سەرچناری شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 2000 شەوە سەرقاڵی نووسینە و 2 کتێبی شیعریشی بڵاو کردوێتەوە. ڕۆمانی ژینبای بە تیراژی 500 دانە بە چاپ گەیاندبوو. لە دوای کۆکردنەوەی ڕۆمانەکەش هاوشانی ئەو بڕۆنامەی یەکێتی نووسەران وەک ئەندامەتی پێبەخشی بوو، فڕێدایە ناو ئاوەوە. مەریوان حەسەن، NRT سلێمانی.